لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. اللهم اغفر لنا ولوالدينا وللمؤمنين يوم يقوم الحساب. خۆشەویستان لە بەرنامەیەکی نوێی بەرنامەی پێشەنگبوون کە ئەو بەرنامەی 53مینە کە باسی پێشەنگبوون دەکەین، چۆن دەتوانین کەسێکی پێشەنگ دروست بکەین. ئەوا دیارە لەم سەردەما زۆر ئاسان بووە بەناوبانگبوون و هەروەها بەواستەی بەهۆی ئەو بەناوبانگبوونە کەسێک بێتە ئەستێرەیەک و لە پاشەوە خۆی بە پێشەنگ دابنێت و ئینجا بێ کاریگەری لەسەر خەڵک هەبێت. جا کاریگەریەکی ئەرەیە یان کاریگەریەکی نەرەیە، یان پێشەنگبوونێکی چاکە یان پێشەنگبوونێکی خراپە. کاتێک خوای پەروەردگار کاتێک باسی شەیتان دەکات، خۆ هەموو کەسێک شەیتان دەناسی. مەشهوریەتی شەیتان لەسەر تاپای جیهان و لە کاتی ئادەم عەلەیهی السەلام تاکو ئێستا کە هەموو بەنی ئادەم شەیتان دەناسی، بە موسڵمان و بە غێر موسڵمان. جا لێ بووە کە شتێک هەیە کە ئاهلی شەڕە، کە پێی دەوترێت شەیتان، پێی دەوترێت ئیبلیس. پێشەنگە بەناوبانگە ئەستێرەیە، بەڵام چ جۆرە پێشەنگێکە، چ جۆرە ئەستێرەیەکە، چ جۆرە بەناوبانگبوونێکی خراپی هەیە. بۆی خوا پەروەردگار وەلا تەتەبیعوا خوطوواتی الشەیطان. خوطوواتی شەیطان چییە؟ خوطوواتی شەیطان لە ڕێگای پێشەنگبوونێکە کە ڕێچکەی شەیطان دەگرن، کە دەبینی لەم سەردەمی پووتێدا چەندەها کەسێکی بەناوبانگیان دروست کردیە بۆی گەنجەکان پێی سەرسام بن. ئینجا لە هەر بوارێک بی، لە بواری تۆپی پێبی، لە بواری گۆرانی بی، لە بواری سینەمابی، لە بوارێک لە بوارەکانی تەعلیمیش داکو کۆمەڵە کەسێکیان دروست کرد، لە بواری بابرین پزیشکی بی، لە بواری فیزیابی کە کۆمەڵە کەسێکیان دروست کردی کە خەڵک کەسێکی مەشلولی کەم ئەندام دەین کاکەوە عالمە لە پشتۆش کەس نازەین چێ ئەم کەسە، یعنی تەنها هیچ جێیەکی ئیش ناکە، تەنها عەقڵی ئیش دەکات، جیهازێکیان لە بەردەمدانەیە، ئەو جیهازە وڵی کاکە ئەوەکەی لەناو ئەو مێشتەی لێکدانەوەی لە بۆ دەکە و پێمان دەڵێت چ هەیە و چ نییە لەو دنیاە. تەنها مەبەستەکەیان چ وە؟ مەبەستەکەیان ئەوە بووە کە سۆزی خەڵک بجوولێنن کە برێن تەمەشاکە ئەو کەسە بەو شێوەشە ئینجا هۆزیرەکە، بەڵام لە پشتەوە کۆمەڵە کەسیشتر ئەو کەسەیان جوولاندیە کە کردیانە بەناوبانگێک و پێشەنگبوونێک کە خەڵک تێ پێی سەرسام. بۆیە دەبینی کە کاتێک بابەتی ئیلحاد باز دەکردنی کاکە ئەو کەسە کە بڕوای بخواینی ئەو عالمە گەورە چەندەها توێژنەوە چەندەها شتی کردی، توێژینەوەیان لە چێن دەرکردووە بە شێوەیەک لە نووسرا کە ئەو جیهازە هاتیە بۆی خوێنیتەوە. ئەمە پێ دەوترێت چێ؟ پێی دەوترێت پێشەنگبوونێکی شەیطانی بۆ خەڵک دروست دەکەن بۆ ئەوی خەڵک تێ پێی سەرسامی هەر شتێک ئەو کەسە بیڵێ خەڵکەکە پێی ڕازی بێ. اینجا لە بواری وجودی کە فەلسەفە بێ، یان لە بواری سینەمایی، یان لە بواری گۆرانی بی، یان هەر لە بوارەکانی ژیان بێ. بۆ ئێمە هاتینەوە بەرنامەمەدانەیە بۆ ئەوی بتوانیت تۆ پێشەنگ کەسێکی بەناوبانگ یان ئەستێرەیەک یان پێشەنگێک کە خۆی بە کەسێک دادنی کە کاریگەری بزانی ئەو کەسە چۆنە و چۆن نییە. یان لە بواری سیاسەتە کە کەسێک دەبینی کە سەرمەشقە لە بواری سیاست دێن کاکە کابزانی ئایا ڕاستە ئەو کەسە پێشەنگە یان کردیانە پێشەنگ بۆ ئەوی خەڵکی پێفریودەن، بۆ ئەوی خەڵکی بەلاڕێدا بدەن. بۆیە باسی پێنج بن سینەماکردن بنچینەیە کەم باسمان کرد کە پێویستە کەسی پێشەنگ بەهای هەوی کە زۆر گرنگە، بەها هەبوون، بەهای ئیمانی دەوترێ، بەهای دەرونی، بەهای ئەخلاقی، بەهای ئەزمموی، بەهای عەتا بەخشین. لە پاشەوەی پلانی هەبی، پلان لە ڕوانگەی چ پلان لە ڕوانگەی لەو بوارێکە دەهەوێت تێدا پێشەنگ بی، تێدا بەناوبانگ بی، هەروە ئامانجەکانی خۆی لەو بوارەدا چییە، هەروە پلەبەندی لەو ئامانجانەدا چییە، ئەو هەموو پێویستی بە پلانە. هەروە هاوسەنگ بوون لە ژیانیدا لە بینی چی؟ لە بینی خۆشی و ناخۆشی، لە بینی عەقڵ و سۆز، لە بینی ڕوح و جەستە هاوسەنگی دروست بکە. هەروە پلانی هەبی بۆ زانست، بۆ ڕۆشنبیرکردنی خۆی، وەکو باسمان کرد کە ڕۆشنبیریە کە ڕۆشنبیریەکی پسپۆریە کە کۆکردنەوەی زانست تایبەت بە پسپۆریەکەی خۆت کە لە بەرنامەکانی پێشوو باسمان کرد کە بە ئاخی کۆتا بەرنامەیە کە پێنج بەرنامەی تایبەتمان تەنها لەسەر چی کردیە؟ ئەو پێنجەمین بەرنامەیە کە تایبەتە بەو بابەتەی کە بابەتی چی؟ پلان بۆ ڕۆشنبیری. پلان بۆ ڕۆشنبیری و سامان کە یە سێیان باسی ئەوەمان کرد
کە لە پسپۆرێکی خۆ دەبی پلانێشتاوە هەواتی بۆ کۆکردنەوەی زانست لە پارش ئەوەی دێین لە زانستە شەرعیەکانیش دەبی پلانت هەبی ناکرێت کەسێک کە ناسنامەیەکی مسلمانی هەیە پێشەنجی مسلمانانە لە پاشەوەی شارەزایەکی ئەو تۆی نەدی نەبی بۆ نمونە کە باسی کە ملاکمی گەورەی مسلمان دەکەی عەلی محەممەد عەلی کە محەممەد عەلی کە کاتێک مسلمان بوو شارەزایی لە ئیسلام پێیا کرد لە بوارەکەی خۆیدا کە پسپۆرەکەی خۆی ملاکەمە بوو پسپۆر بوو شارەزا بوو سەرمەشرق بوو کاتێک مسلمان دەبی کەواتە شوناسێکی مسلمانێتی وەردەگریت ئەو شوناسی وەی لێ دەکە بێش زانستی شەرعی ئیسلام بخوێنی زانستی شەریعەتی ئیسلامیش دەخوێنی ڕۆشنبیرێکی گشتیشی هەیە لە ئەمریکای گەورە بووە بەراورد دەکا کاتێک قسە دەکە کە ئەنەما دەی کەسێکی فەیلسوف قسە دەکا کاتێک باسی ئیسلام و دۆ دەکە زۆر بە عمیقی لە ئیسلامەکەدا گەیشتووە لە ڕوانگەی فکری لە ڕوانگەیەکی فکری ئەم سێ بابنێ پێی زانست کە دەبتە هۆی کەسێکی پێشەنجی چاک دروست بکە و هەروە بۆ ئەوی بەردەوام بێ بۆ ئەوی کاریگەریش بێ باسی سامانمان کرد کە پێویستە کەسی پێشەنگ پلانی هەیە بۆ سامان کە گرنگی سامانمان باس کرد لە پاشەوەی باسی ئەومان کرد کە پێویستە کەسەکە کەسی پێشەنگ پلانی هەبی بۆ داهاتێکی ماگانەی شایستە هەروە ببتە هۆی ئەوەی دەخلیشی ڕۆژ بە ڕۆژی زیاد بکەوە بۆ ئەوەی پێویستی بە کەس نەبی بۆ ئەوەی کاتێک ئەگەر بێت و جانبی دارایی و ئابووری کۆمەلگاتێک چ ئەو بتوانی خۆڕا بگری کە بتوانی خۆڕا بگری تەنازل نەکە لە بۆ دژمنانی خۆی یان ئەو کەسانی کە هاوبیری خۆینە دوم خاڵکە ئەوڕۆ باز دەکەین کە پێویستە ئەو کەسەی پێشەنگە بێن لەوەی داهاتێکی ماگانەی هەبی پێویستە هەوڵ بە خاوەنداریەتی هەبی مەمەسم لە خاوەنداریەتی هەموو ئەو سەرۆت و سامان دەگرێت و گواستراوە نەگواستراوە بی بۆنەوە بتە خاوەن مولک بتە خاوەن دوکان بتە خاوەن سوپەرمارکێت بتە خاوەن سیارە بتە خاوەن کۆمپانیە کە سیاران بەو شێوەی خاوەنداریەتێک دروست بکە بەڵام کاتێک ئەمە باسی ئەو خاوەنداریەتی دەکەی خاوەنداریەتێک ئامرازە بۆ ئەوەی بەشکۆ بژی بۆ ئەوەی پێویستی بە کەس نەبی نەک ئەو خاوەنداریەتێ بتە ئامانج خاوەنداریەتەکەی لەلایە بتە ئامانج ئەو ئامانجە چۆن دەبتە لای ئامانج کاتێک پشت لە پێشەنگبوونەکەی خۆی کرد پشت لە پەیامەکەی خۆی کرد کە کاتێک پەیامەکەی خۆی بەزی هێشت و خاوەنداریەتەکە لەو کاتەی دەبتە هۆی ئەوەی کە سەری بخوا کە تەنها دەیهوێ ببتە خاوەن ئەو شتە ئەگەر حەلال بێ حەڵال حەرام بێ بە هەر ڕێگایە بێ لەکنەوەی ڕاستەوە غایەتەکە ئەلغایە توبەریر وەسیلە لەکنەوەی غایەتەکە چییە گەیشتن بە پارە و سەرۆت و سامان و هەروە خاوەنداریەتی ئینجا چ ڕێگایە دەگرتە بەر دەیگرتە بەر لەو کاتەی ئەو کەسە لە چی لادەدا لە خاوەنداریەتی یان کۆکردنەوەی سامان لەلایەن نابتە ئامراز دەبتە غایەت کە پێویستە بە شێوەی ئامراز دەست پێ بکەم کە کاتێک باسی خاوەنداریەتیش دەست پێ دەکەین وەکو کە کاتێک بۆ گەنجێک کە کاتێک دەیهوێت لە ڕوئیاکی هەیە لە داهاتوو کەسێکی پێشەنگ لەو کاتێ دەست پێ دەکات کە تەخەڕوز دەکات دەست پێکردن یان لەو کاتەی دەست پێ دەکات کە دەست بەکار دەکات بەڵام چەند ساڵی پێدەچی ئەم شتە بە دیار دەکەوێت خاوەنداریەتی لە بابەتەکان پاش 3 ساڵ یعنی نابێت کەسێکە گەربێت و ساڵێک ئیشی کرد و بڕێوەڵاکە خاوەنداریەتی بدە بەڵێ هەندێک کار هەیە خاوەنداریەتەکە زوو بە دیار دەکەوی بەڵام ئەمە بە شێوەیەکی گشتی غالیبەن خاوەنداریەتی لەو کاتە بە دیار دەکەوێت کە کاتەکە 3 ساڵ تەخەڕوجی کردبی کە کەتبی سەرکاری خۆی یان لە بوارێک لە بوارەکان کار دەکات لە پاش 3 ساڵ ئینجا ئەو کەسە چێ دەبتە خاوەنداریەتی دروست دەکات دەبێت خاوەنداریەتی لە پاش ئەو 3 ساڵەتە بتوانێت دروست بکەیت یان ئەوەش چۆن دروست دەبێت ڕێژەیەک لەو داهاتی ماگانەی کە هەیتت لەو 3 ساڵەی کە هەیت ڕێژەیەک چ لێ دەکەیت جودا دەکەیەوە ئینجا بەپێ ئەو کەسە دەگۆڕێ لە 120 کەمتر نەبێ لەم ڕێژەیە کە جودا بکەوە ئینجا کەسێک هەیە لەوانەیە 2 ئیش بکە دەخلێکی چاچێ بی ماگانە نیوەی دەکاتێ کە نیوەی کردێک کەواتە ئەو کەسە حتمما زووتر دەبتە خاوەنداریەتی لە لای چێ لە لای دروست دەبی لە لای دروست دەبێت ئەو ڕێژەیە کە بابەت خاوەنداریەتەکە لە ماوەی 5 ساڵ جارێک گۆڕانکاری بەسەدا بێت یعنی کاتێک دەبینی 5 ساڵ 3 ساڵی یەکەم کە کاتێک شتێکت کرد خاوەنداریەتی دروست کرد لە پاشەوەی بەسەر ئەو خاوەنداریەتی 5 ساڵی تری بەسەردا چوو دەبی سەر لە نوێ خاوەنداریەتی تێکە چێ فراوانتر بی هەر 5 ساڵێک جارێک خاوەنداریەتە گۆڕانکاری بەسەردا بێ ئەوەش دەبتە هۆی ئەوەی داهاتەکە چیە داهاتێکی زیاتر دەبی داهاتی ماگانە زیاتر دەبی هەروە خاوەنداریەتەکە چیە خاوەنداریەکە زیاتر دەبی ئەوەش دەبتە
پارێزگاری لە خۆت دەکەی لەو گۆڕانکاری ئابوووریانەی کە تووشت دەبی چونکە بەڕاستی ژیان زەحمەتە خاستن جانبی ماڵی وەکو کە سوفیانی ثەوری باسی کرد لەو زمانەی کە ئینسان ئیماندار لە هەموو کەسێک پێویستی زیاتر بە ماڵە چونکە ماڵ چەکی مسلمانە ئەگەر پێت و چەکت پێ نەبی ناتوانانی هیچ بکەیت شەرت پێ ناکرێت ناتوانێت بەرەنگاری دوژمنەکانی بی و ناتوانانی داوا بکەیت ناتوانانی بانخوازی بکەیت کەس جێش لێ ناکری بەڵام ئەگەر بێت تو توانای ماڵیەکت بەهێز و خاوەنداریەکت هەبوو چەندەها موئەسسەسەی خێرخوازی دانا چەندەها موئەسسەسەی کە تەحفیزی قورئانت دانا ئەوە هەموو خاوەنداریەتەکە لە بۆ تۆ دەگۆڕێتەوە ئەو خاوەنداریەتە دەبتە هۆی ئەوەی کە ئەو لەو گۆڕانکاریانەی کە لە بۆ دێن ئینجا لە زانیبی ئابووری دەتوانی خۆت ڕابگری کە خۆت ڕاگر کەواتە تەنازل ناکەی نەکوەکو ئێستاکە کە کەسێک تەنها کە خۆی بەستیتەوە بەو چوڕا موچەیە ئەو چوڕە موچەیە کە نەما ئەو کەسە بەڕاستی تووشی سدەبی تووشی داراییەکەی نامینێ چەند ساڵەکە ئەتو مۆزەفی کە پێویستە دەخلێک لە بۆ خۆ دروست کردبێ هەروە لە پاش ئەوەی دروست کردبێت و خاوەنداریەتی دروست خاوەنداریەتی سیارە دروست کردبێ خاوەنداریەتی زێر دروست کردبێ خاوەنداریەتی مولک دروست کردبێ لە کاتێک دەبینی قەزی بابرێن قەیرانێکی دارایی دروست دەبێت تۆ دەی شتێک لەو شتانە دەفرۆشی خۆت لەو قەیرانێت لێ دەکەی خۆت لەو قەیرانەی ڕزگا دەکەی بەڵام هەر پارەکە دووەرگرتی و هەموو سەرف کردی و لێ نەگەڕایە 1 دینار بینێ لە کاتی قەیرانەکاندا پێویستە ئینسانەکە تووشی دەستپانکردنەوە دەبی بۆیە پێشنگ نابی تووشی دەستپانکردنەوە بێت چونکە گەر بێت و دەستی پان کردەوە کەواتە تەنازل لە چ دەکات تەنازل لە پەیامەکەی خۆی دەکات تەنازل لە دید و ئامانجەکانی خۆی چییە ئامانجەکانی خۆی چییە خۆی دەکات بۆیە دەبی گرنگجێکی چی بدە گرنگجێکی تەواو بۆی بدە کە ڕێژەیەک لەو ڕێژەیە داهاتەکانی خۆیدا چ لێ بکە بداتە چ بۆ خاوەنداریەتی خڕ بکاتەوە لە پاش ئەوەی کە 3 ساڵی پێچوو بەسەر دامەزرانی کارکردنی بتوانێت خاوەنداریەتی شتێک بکە ئەگەر تو سیارەی پێ نەکرا زێر بکڕێ ئەگەر یعنی بەو شێوە بە تەرتیبخانی پێ نەکڕە سیارەی پێ نەکڕا بێتە سەر زێر کە خاوەنداریەتەکە سبەنی لە باورێن قەیرانێکی ئابووری کە پارەی بۆ بکەوە بتوانانی خۆی پێ ڕزگار بکە وەکو باسمان کرد خاوەنداریەتی بۆ خاوەنداریەتی دەبتە هۆی ئەوەی کەسێکی سەربەست لێ دروست دەکات ترسی لەباری ئابووری ناوێ هەروە هیچ دەسەڵاتی هیچ کەسێکی بەس دازان نابێ بۆی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی المؤمن القوي خير من المؤمن الضعيف ئینسانی قوی ئینسانی ئیمانداری بەهێز ئینجا بەهێز لە چێ بەهێز لە جەستان ئینجا بەهێز لە ڕوانگەی زانست و زانستە شەرعیەکان ئینجا بەهێز لە ڕوانگەی دەرونی ئینجا بەهێز لە ڕوانگەی جانبی دارایش بە هەمان شێوە بەهێزرا یەد العولیا خەیر من یەد السفلا هەروە ئەو دەستەی کە بەرزە کە دەتوانی بەخشێ خێرتر لەو دەستەی کە پان دەکاتەوە کەواتە ئینسان کە کاتێک پێشەنگ بوو کەواتە پێشەنگبوون بەرزە ناکرێت کەسی پێشەنگبوون لە جانبی داراییش پێشەنگ یعنی نەتوانی ئیدارەی مالی خۆی نەکرد پێویستە گرنگی بە چ بدە گرنگی بە ماڵی خۆی بدات هەروە پێویستە کەسی پێشەنگ بۆ ئەوەی خاوەنداریەتی هەبی بۆ ئەوەی بتوانانی ئیدارەی مالی خۆی بکە پێویستە ڕۆشنبیری ئابووری هەبی کە گرنگی بە ڕۆشنبیری ئابووری بدە ئەوەش پەیوەندە بە زانستدا بەڵام بە هەماشیەوە پەیوەندی بە چی هەیە بە ناجانبی مالی هەیە لە بۆرسا پێویستە کەسی پێشەنگ لە بۆرسە شارەزاوی هەروە لە عقارات شارەزاییەکی هەبی هەروە لە تیزارە شارەزای هەبی هەروە لە مەشاریعدا شارەزای هەبی هەروە لە زراعەتیشدا کە سەرچاوەیەکە بۆ خاوەنداریەتی و بۆ بەدەستهێنانی ماڵ هەروە لە سناعەتدا بە هەمان شێوە سناعەتێک بزانی ئەگەر بێت و بتوانی بۆ ئەوەی چییە لەو جانیبانە شارەزاوی وەکو باسمان کە کەس شارەزایی بازار بۆ ئەوەی فێری لێ نەکرێت فێری کەسی پێشەنگ نابێ فێری لێ بکرێتەوە نابێت لەبەر ئەم خاوەنداریەتە کە ئەو خاڵیشی زۆر گرنگە لەبەر ئەم خاوەنداریەتە کە لە واز لە پێشەنگ بوون بهێنێت زۆر زاربەیە کەسەکە کەسێکی ناودارە ناوبانگێک دەردەکە دەبتە ئەستێرە ئینجا لەوانەیە لە جانبێکی شەرعی بی کە باسی بانخوازی دەکەین لە پاشە کۆمەڵە کەسێک دێن کاکەوەرە با شەریکەیەک دابنین و شەریکەیەکی بازرگانی دابنین کاتێک ئەو شەریکە بازرگانی دادەنێ ڕاستەخۆ واز لە چ دەینی واز لە پێشەنگبوونەکەی دەینی واز لە بانخوازیەکەی خۆی دەینی واز لە خزمەتکردنی خەڵک دەینی تەنها خزمەتکردنەکەی دەبتە چ پارەکەوتنەوە خزمەتکردنی دەوڵەمەندەکان بەکاریان هێنیان لە بۆ ئەوەی سەرەت و سامانێکی چاچی لە بۆ خۆ پێ بکەن دەبی ئاگادار بی هیچ کێشە تێدانێت تۆ نووسنگەیەک هەبێت تۆ سوپەرمارکێتێک هەبێت بەڵام ئەو نووسنگە ئەو سوپەرمارکێتە نەبتە هۆی ئەوەی چیە لە ئیشەکەی خۆت لە کارێک کە خاوەن پەیامی و خاوەندیت سارد بکات و وازی لێ بهێنی
بۆ دەوی بەردەوامی لە چی بەردەوامی لەو پەیامەی کە هەیتت و بەردەوامی لەو دیدە ئینجا ئەوە دەبتا نعم المال والصالح للرجل الصالح لو كاتي او شتل لسر زي باشترين مال او مال باشترين مالي ساك او مالي بو بياوي ساكا او بياوي ساكا دتواني مالك لس بكار بهيني بو شيء بكار بين كخوا بلوغا باش صدقات كريباتي نفقاتي كريباسي ازاد كني انسان كاني كريا باسي يارمتي مسكيني كريا يارمتي مسكين هروها ابن سبيلي كريا هرو باسي يتيمي كريا هرو باسي اوي كريا وفي سبيل الله بو بان خوازي بكار بيني پارە گەر بێت و لە خۆ زیاد بوو بۆ ئەم شتانە بەکارنەهێنی بەڕاستی ئەو پارە دەبتە چ دەبتە دەردەسەر لە بۆ ئینسانەکە گرنگترین شت کە باسی گرنگی سامانمان کرد سامان گرنگە وەک ئامراز بۆ ئەوەی ئینسانەکە بەسەربەستی بەشکۆی بژی هەروە خاوەنداریەتی بۆ ئەوەی ئینسانەکە لە قەیرانەکانی دارایی و ئابووری خۆی ڕزگارکە بەڵام بە هیچ شێوەیەک نابی کۆکردنەوەی سامان ببتە ئامانس ئەگە بووە تەنها بۆ ئامانس ئەوە دەبتە ئەم حەدیسەی ئەم فەرموودەی لەسەر جێبەجێ تەعیس عەبد الدینار و عەبد الدەهراهم کە لە ناوچی و هەروەها داڕزێ ئەو کەسەی کە دەبتە بەندەی دینار و درهەمەکان و وەکو ئێستاکەش بەندەی دۆلار و هەروەها بۆندەی هەروەها یۆرۆ ئەو بابەتانە کە ئینسان دەبی پارە هەر بە وەسیلە تێبگا هەر بە ئامراز تێبکات تەنها بەقەد ئەوەندە پێیا دەکەم بەقەدر ئەوە پێیان دەکەم کەشکۆ یاگەر بێت و زۆرم پێیا کرد لە شتیری سرف دەکەم بۆ پەیامەکەی خۆم پەیامی ئیسلام بەکاردێنم بۆ دید و ئامانجەکان بەکاردێنم کە ئەو ئامانجەکانی ئیسلامە وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.